ئەمە قەبری شەیدانی هەڵبجەیەکی کیمیاباران ساحێبەکانی هاتن بۆ لای من تیان ئەو قەبرانان بۆ نۆژەن کردەوە تازە کردەوە لێ بنووسن تازەم کردەوە خەریکی ئەوەین لەسەر داخوازی خۆیان نیەن ئەم هیناڵم ئەم قەبرەمان بۆ نۆژەنکەنەوە لەسەرنی حکوومەت نییە لەسەرنی حکوومەتی هەرێم نییە ئیتر ساڵی 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ 4 ساڵ جاری ئەوانەی کە پێویستیان بە نۆژەنکردنەوەیە بۆیان نۆژەن نەکەین و تازەیەکەینەوە بووی وڵی ئەمە یادی کیمیابارانی ئەو ساڵم بیرەکەوێتەوە کە من جار لە خودی ناو کیمیابارانەکە بووم ئەو ساڵە تا ئەو کاتە تقریبان من تەمەنم 22 ساڵ بوو وردە وردە خەڵکەکە جێژە بێ و ئەکەوێ و هاوارەکە و ئەمانە ئەکەوێتە عەرزی تر زانیمان ئەمە کیمیایی وەشاندووە ئەو کاتە نەمانزانین کیمیاییان پێیان غاز غازی کیمیایی غازی کیمیاییان پێوەتە ئەو کاتە ترێ خەڵکەمانە بینی لارە بوویەوە ئەکەوت و هەڵسایە و ئەمانە ئیتر زانیمان کیمیاییە من کاتی خۆی لە مەرکەز تەدریبە تەدریبی جێشعبی دەورم بینی بوو دەورەی خۆپاراستن لە چەکی کیمیاوی دراوسەکەمان ژێرخانەکەی پڕ بوو لە خەڵک کە پڕ بوو لە خەڵک مناڵ و ژن و کوڕیتر زۆری تیابوون وتم وەرنە دەرەوە بە تەنافەکە جل هەڵواسرا بوو سەفڵی ئامێنا و کردم پیاوی وتم بێر بەدەم و چاوتان غازی کیمیایی وەشاندووە تر وردە وردە زۆربەی هاتە دەرەوە ئەوەی کە پەڕۆی بەدەمەوە بوو وین ئەوە نەجاتی بوو تقریبان نزیکەی 20-25 نەفەر بەڵێ هەموو ژێرخانەکان دراوسەکان تقریبان لە کۆڵانی ئێمە ئەتوانم بڵێن بە خەسی ئەو بۆمبە کیمیایی دا لە گەڕێکی ئێمە بۆ تاواکەم بامە تاواکەم